بۆنەی ڕۆژی جیهانی خۆراک لەگەڵ مامۆستاکان هەستاین بەڕێخستنی فیستیڤالێک لە هەموو بەرهەمەکان خۆماڵی بە خۆمان دروستمان کردووە. ئەگەر خەڵک پشت بە بەرهەمی ناوخۆ ببەستی وەزارەتی کشتتوکاڵش ئەو کات یعنی پشت دەبەستی بەوەی کە بەخۆی داهات بەرهەمبینی ئەو کات پێویستمان بەشتێک نابی کە لە دەرەوە بێ کە نازانین بە تەریقەک دروست کرایە یان چی لەگەڵ کرایە. هەڵسان بە دروستکردنی فیستیڤالێک لە خۆراکە بەرهەمەکانی خۆمان بە شێوەیەکی سروشتی و علمی دروستمان کرد کە پێکهاتن لە کۆمەڵێک خۆراک لەوانە وەکو پەنیر و تورشی و مڕەبا و سرکەی هەناری تەبیعی. Catholic Church, just for one man he is living Sarochi Dazga. We have 3 projects in Barcelona today, one of them. And we will try our best. Thank you very much for what you have done till now, everyone. ئەوڕۆ پرۆژەیەکمان هەبوو بەڕادەستکردنی 29 خان و شلتەری دروستکراو کە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی بە هەماهەنگی لەگەڵ کەنیسەی کاسۆلیکی سویسری ئەنجام درابوو. پرۆژەکە بۆ 29 خێزان بوو ئەو خێزانانەی لە ناو خێمەدا دەژین. ئەv 6 ساڵی من بێدرێنە ئەم بنخێما دەبوون ئەس و زلامێ خۆ و 7 زارۆکەیم بوون و زلامێمێ پیرەکە کە دژی هەیە یعنی ئەم 10 چێت بوون خێمێدا من کۆنادا و گەلێکی سپاسیاواتکم نها بۆ ئەفغانی چێکردن ژمەرە دانەما و ئەمێ وەرنە تێدا. ئێمە وەکو هونەرمەندانی ڕانیا بەشداری لە فیستیڤاڵی موزیکی سۆنار دەکەین کەوا لە شاری سلێمانیەوە ئەنجام دەدرێ. من خۆم بە خۆشحاڵ دەزانم کە وەک ژەنیار وەکو گۆرانین بێژ لەم فیستیڤاڵە بەشداری دەکەم و هەروەها بەو هیوام ئیشەڵڵا کارێکی باش و سەرکەوتوو ئەنجام دەدەین. ماوەی چەند ڕۆژێکە سەرقاڵی خۆ ئامادەکردنین بۆ بەشداریکردن لە یەکەمین فیستیڤاڵی مۆزیکی سۆرنا. ئامانج لەو فیستیڤاڵە دەرکەوتنی ئەو توانە شاراوان کە لە فەراغی هونەری مۆزیکدا هەیە لە بەگشتی لە کوردستاندا.